خاتونی من خدا بە شاهید دەگرم کە هەر کارێک لە دەستمان دەهات کردمان بەڵام نەکرا. دەمزانی کە ئێوەش وەکو باقی ڕێگا نابەنە ناو ئەو ئەشکەوتە. ئەگەر کەسێ توانی بای بڕواتە نێو ئەوێ، دیۆکلێتیانوس و سەربازەکانی دەچوون. وات زانی ئەوان خەوەرن لە حاڵێکدا لە خەودا بوون و ئێمە ئەوانمان دەخستە سەرشانی ڕاست و چەپ. من ئەرکمیدم خۆشتەوێ بۆ زۆرتر نایە. جێگای تۆ ئەرکمید لە کۆشکدایە لێرە لای بابەت نەک لەو ماڵە نەگریسەدا ئەویش بە تەنیا. ئەرکمید ئەو ماڵەی خۆش دەوێ. ئەرکمیدنەوەی منە. ئێستا کە بابی خائینی نییە دەبێ بێتە لای من دەبێ شێوەی گەورەی و شەڕ و خەباتی پێفێر بکەم. بابی بە ئەو شتگەلی باشتری فێر کردووەکە هیچ کات لە بیری ناچێتەوە. تۆ هێشتاش باسی و پیاوە خائینە دەکەی؟ نەکە تۆش باشترە ئەم قسە بێعاکامانە تەواو بکەین بابا. هەلەن ئەم نەرمونیانیەی من هەمیشەی نییە. هاوار بە ماڵت ئەگەر من دڵنیابم کە تۆ چوویتەتە سەر ئایینی ئەوان. تەختێکی بەشکۆیە ئاخرەکەی ڕۆژێ لە سەری دادەنیشم. خاتوێلێن دەبینم کە قسەکانی جەنابی دیۆکلێتیانوس خاتوهێلێنی قاڵز کردووە. ئەگەر دەوێری لە لای دیۆکلێتیانوس لەسەر ئەو تەختە دانیشە. جەنابی دیۆکلێتیانوس یەک بابە. ئەو نازانێت کە خاتوونێکی جوان بەر لەوەی کە نیازی بە کۆشکێک هەبێت نیازی بە مێردێکی هاوشانی خۆیەتی. من لە سەرەتاوە دەمزانی کە ماکسیمیلیانوس شیاوی هاوسەریەوەی نییە. پاشەمە ئاگات لە خۆت بێ هێلێن، چونکە بڕیارم داوە کە بیسەلمێنم تۆش وەکو مێردەکەت خۆداپەرستێکی پیسی وە دەبێ سەرت لە لەشت جیا بێتەوە.